سڵاو ئەنفال ئەو پرۆسە بەدناوی کە لە خەیاڵگەی هەموو تاشیج کووردە ئامادەیە هۆکارەکان و پاڵنەرەکان چی بوون بۆ تا ئێستا حکوومەتی کوردی نەیتوانیەوە ئەنفال بکاتە کێشەیەکی نێودەوڵەتی وەک چۆن هۆلۆکۆست و ئەرمەنیەکان بوونەتە کێشەیەکی نێودەوڵەتی تاکو ئێستاش بینەرمان. ئەنفال وشەیەکی عەرەبیە لە ئاینی ئیسلامەوە هاتووەتە ناو زمان و مێژووی گەلی کورد و ڕاستە و خۆ لە دەقەکانی قورئانەوە وەرگیراوە. لە ساڵی 1970 پاش کۆتایی هاتنی جەنگی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران دەستگا سەربازی و سیخوڕی و هەواڵگری و ئەمنیەکانی ڕژێمی بەعس بە هەموو هێز و توانای سەربازی خۆیانەوە هەڵیان کوتایە سەر کوردستان و لە 8 قۆناغدا کەوتنە وێرانکردن و کاورکردنی کوردستان. قۆناغی یەکەمی شاڵاوی ئەنفال 6 مانگی خایاند. شاڵاوەکە لە 9 شوباتی ساڵی 1970 دەستی پێکرد و لە 6 ئەیلولی هەمان ساڵ کۆتایی پێهات. لەو هەڵمەتانەدا هێزەکانی سوپای عێراق لە زەوی و ئاسمانەوە هێزە ڕێکخراوەکانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدار بوون. لەوانە فەیلقی 1 کە بارەگاکەی لە کەرکووک بوو، فەیلقی 5 کە لە هەولێر بوو، هێزی تایبەت، گاردی کۆماری، هێزەکانی مغاویر، فەرمانگەکانی ئەمن و هەواڵگری و هەواڵگری سەربازی و جاشەکان، بەشەکانی چەکی کیمیایی و بایۆلۆجی و سەرباری ئەمە هەموو فەرمانگە خزمەتگوزاریەکان خرابوونە خزمەتی ئەم پەلامارەوە. ئەنفال لە ڕاستیدا بەرنامەیەکی پلان بۆدا ڕێژراو بوو بۆ قەڵاچۆکردن و پاکتاوی ڕەگەزی کورد کە سەرڕای ئامادەکردنی نەخشە و هێزی سەربازی چوارچێوەیەکی ئاینی و ئایدۆلۆژیشی بۆ ئەم پلان و قەڵاچۆکردنە داڕشتە بوو. بەپێی هەندێک لە سەرچاوەکان و لێکۆڵەرەوان بە پشتبەستن بەو بەڵگەنامانەی دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1991 لە بارەگەی عەلی کیمیایی لە شاری کەرکووک دەستیان بەسەرداگیرا، حکوومەتی عێراق ئامادەکاری کردبوو بۆ خۆناغی دووەم و سێمی ئەنفال. ئەوە جگەلەوەی دوای ڕوخانی ڕژێمی بەعس وێنەی ئەم جینۆسایدە زۆر زیاتر ئاشکرا بوو کە مەبەستی سەرەکی لێ لە ڕێگەوە هەڵکێشانی گەلی کورد بوو. ئەنفال ئەو ناوەیە کە هەمومان ئەتەزێنێ بەگشتی. بەڕێزت توێژینەوەی زۆرت لەم بارەوە کردووە. تۆ پێت وایە ئەنفال پرۆژەیەکە یاخود پرۆسەیەکە لە سەردەمێکە هاتۆتەکایە کە پێوترێ ساڵی 1970 لە 1970 تەواو بووە یاخود ڕابردوو هێ و بەردەوامیش ئەبێت بۆ لە مەودووە. ئەگەر بڕۆنینە مێژووی ڕووداوەکان، مێژووی ڕووداوەکانی عێراق لە کاریگەری دوو ڕووداوی لەسرە، کاریگەری چۆن کاریگەری ئەو کاریگەریانە لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووهەم بوو بەهۆی جینۆسایدی دەوڵەتی عوسمانی لە 1950 بۆ 1970 جینۆسایدی ئەرمەنیەکانی کرد و نازیەکانی ئەڵمانیا لە 1939 بۆ 45 جینۆسایدی جوولەکەکانی هۆڵۆکۆستی کرد. ئەگەر بێت و ئێمە لەو تێڕوانینە مێژوێەوە سەری مێژووی کوردیش بکەین، ئەبینین لە 27 دوانزەی 1920 کە دەوڵەتی عێراق دروست بوو و لە 6 کانونی دووەمی 1921 کە سوپای عێراق دروست بوو. سوپای عێراق بوو بە ئامرازێک لە هەردوو دەسەڵاتی پاشایەتی و هەروەها دەسەڵاتی کۆماری کە دەسەڵاتی پاشایەتی لە 1920ەوە بۆ 1950 و دەسەڵاتی کۆماری لە 1950ەوە بۆ گۆڕانکاری 9 شواری 2003. ئەگەر بێت و سێری ڕووداوی ناو ئەم مێژووە خوێنایە بکەین، ڕژێمی تۆتالیتاری عێراقی بە پاشایەتی و بە کۆماریەوە بەردەوام دژی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کورد بووە. باشە بەس مامۆستا لە سەردەمی پاشایەتیە بەس هێشتا نێشتاوی کەم لەبەرەوە بەردەوام سوپای عێراقڵ هێزی ئاسمانی بەریتانیا لەو سەردەمانەی کە ڕژێمی پاشایەتی بۆ بردومانی گوندەکان و ناو شاری سلێمانی و زۆر شوێنی تێی کردو و جینۆسایدی مرۆڤی کوردیان کردووە و لە سەردەمی شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێشە دیسانەوە سوپای عێراق و سوپای عێراق و دام و دەستگاکانی ئەمن ئیسێبارات مخابرات و هەموو ژێرخانی ئابووری عێراق و هەموو توانای ژێرخانی ئابووری عێراق و نەخشە و بەرنامە و پلانێکی دارەڕژاوی ورد و قوڵ بووە بۆ ناوبردننی بە کۆمەڵی نەتەوەی کورد بۆ بڕانەوەی ڕەچەڵەکی مرۆڤی کورد
بۆ سڕینەوەی ناسنامەی جوغرافیا و دیموگرافی کورد و بۆ تێکشکانی کەسایەتی مرۆڤی کورد خاڵێکی کە زۆر گرنگە بۆ ئەوەی مەترسی سەرهەڵدانی شۆڕشی کورد جاری کە سەڵنیاتەوە کورد لە ناو بەتەواوەتی لە ڕێگەوە لە جوغرافی نیشتیمانەکەی بسڕێتەوە بەڵام ئەوە بوو لە سەرەتا قۆناغی کەمی ئەنفال دەستی پێکرد 8 قۆناغ بوو قۆناغی دووەم دانرابوو بۆ دوای گرتنی شوێت مەبەستە 87 ینی 87 بۆ 88 ئەوە بە بڕیاری 160 سەدام هەموو دەسەڵاتێکیا بە عەلی حەسەن مەجید و عەلی حەسەن مەجید بە بڕیاری 4008 ئەوە بوو بۆ فەیلەقی 1 و 2 5 و دام و دەستگاکانی عێراق هەموو ژێرخانی ئەڵێ هەموو ئەو گوندانەی کەوا جموزۆڵی تایە یا کشتتوکاڵی تیاکرێ جموزۆڵ قەدەغەیە و بەرهەمی کشتتوکاڵی نابێ بەرهەم لە شارەکانەوە بچێ بۆ گوندەکان و لە گوندەکانەوە بێت و هەموو ئاگاداری هەموو فەیلەقەکانەکەوە هێزی ئاسمانی و تۆپخانەی دوورهاوێژی عراقی کەوا بردومانی ئەو شوێنانە بکەن و چیمیابارانیش تەنادکرات بۆ ئەوی لە قۆناغێکەمە گوندەکان هەمووی کاولکە و هەموو ئەو مرۆڤانی کە لەوێن لە ناو برێن لەبەر ئەوە بیانوێشیە بوو ئەوانە لە بەپێی ئەو بەرنامە و نەخشە و پلانە بۆی ڕەوایی بامە مەسلەکە ئەمانە لە بەشداری سەرژمێری ساڵی 1970یان نەکردووە و ناوچی قەدەغە کراوە بوون و لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان نبوون لەسەر قەڵاوە تازاخۆ باش مامۆستا بەتەما بوون وەک پاسەکرێت یعنی ڕژێم بەتەما بوو پرۆسەی بەشی دووەمی ئەنفال دەست پێ بکات کە شارەکانی وەک سلێمانی و ئەو قەزانش کە ماون ڕانی و کۆی و ئەمانش هەمووی بەجارێ شتێک لەو بارەوە بەس عەقڵێکی فەرهەنگی عەقڵی دۆگمای تۆمەتیژی کوشتن بەڕین لە ناو چوون گولە بەرانکردن سێدارەدان گۆڕی بە کۆمەڵ بوو بەرنامەکانی زۆر قوڵ و ورد بوو و بەرنامەکانی درێژخایەن بوو و ئەو کەسانی کە داینابوو هەمووی خەڵکی نەخێنەوە وەکو عەلی حەسەن مەجید کە عەریفێ بوو بەڵام چەندها خولی لە بواری ئیستیخباراتی و مخابەراتیا بینی بوو ئەمانەی دانابوو لەبەرەوە حیزب بەعز لە ئۆجێکی بچووکا کۆبووە هەرچەنە زوو لە فەڕەنساوە دروست بوو عەقڵی داخراوی تۆتالیتی ڕژێمی تواری عراقی بە جۆرێ بوو کەوا بەرنامەی دووهەمی ئەوە بوو دوای گرتنی شوێت هەموو ئەو شارانەی کە لە کوردستە سلێمانی و هەولێر و دووەک و قەزا و ناحیەکانی کە ماون مرۆڤی کورد لە ڕێگەوە هەمان سیاسەتی نازیەتی ئەڵمانیا بوو کە بۆ جوولەکەکان و کردبووی بەڵام بە جۆرێکی تر بەپێی زەمن و سەردەمەکە گۆڕانی بەژێمی بەعزەویست مەسەلەن سلێمانیش لابەرێت سلێمانیش ئەنفال بکە نەک سلێمانی هەموو کوردستان هەولێریش و دۆکیش و ئەوەی مرۆڤی کورد بێ تەنان ئەوانەشی کە چەکیان بۆڵگرتە بوو خۆفرۆژون چکم لە ناسنامەی عەقڵی داخراوی بەعسا تۆ خاوەنی ئەم نیشتیمانە نیت تۆ لەم نیشتیمانە و داگیر کردووە تۆ بۆ هەر ئەڵی بەعز بۆ ناڵی هەر عەقڵەتی عەرەبی عەقڵەتێکی شۆکێ نییە منی قوبوڵ نییە ئەمانی ئێستاش دەسەڵاتیان هەبێ هەروان ناکەن یانی پرۆسی ئەنفال پرۆسەیەک نییە کتوپڕ بێت و لە خۆی هات پێتەکایەوە هەموو نەخشە و بەرنمەیەکی درێژخایەنە هەموو ئەم ئەزمونەی تازە دەری خست کە چۆن عەقڵی مەسهەبی سونەگەری ئەنفالی کردووە عەقڵیشی ئەگەریش هەمان بەرنمەیە بەڵام هەلومەرجی سیاسی و هەلومەرجی دیبلۆماسی و هەلومەرجی ئابووری گۆڕانکاریەکانی سەردەمی ئێستا بوارینایە ئەینا عقلەتی عەرەبی نزمی عەرەبی هەمان عقلەتەکەەوە ئێستا بە عقلەتێکی مەزهەبیشەوە ینی نەتەوە زائز مەزهەب پێتوانێ بەقوتر بێ بیان و زیاتر بێ بۆ ئەنفال شیعە و سونەیەکتری قوبڵ ناکەن کورد چۆن قوبڵەکەن فاکتەرە سەرەکیەکانی پشت پرۆسەی ئەنفال چی بوون و بۆچی ڕژێمی بەعس هەوڵیدا پرسی عروبە و ئاین لێک گرێ بدات لە کاتێکدا زۆرینەی خەڵکی کوردستان موسڵمان بوون پەیامە نەهێنی و ئاشکراکانی پشت ئەم شاڵاوە چی بوو؟ ئایا ئەمە گوزارشتی لە عەقڵێکی ساویلکە دەکرد کە پێی وابوو لە ڕێگەی پاکتاوی جەستەیی دەتوانێت گەلێک لە ناو ببات و بیسڕێتەوە یان پرۆژەیەک بوو بۆ یەکتاکردن و هاوتاکردنی هەموو شوناسی عەرەبی بەسەر ناوچەکانی عێراقدا؟ ئەنفال کەلیمەیەکە لە ئیسلامە هاتووە لە قورئانە هاتوون
بەڵام ئێمە ئازانین حیزبی بەعس حیزبێکی نەتەوەی شۆفێنیە کوردش گەلێکی مسلمانە ئەم ناوە بۆ لەم کاتێ بەم شێوەیە سەدام حوسێن هێت و ناوی ئەنفالدا بڕێ بەسەر دڕندەترین پرۆسە کە لە مێژووی عێراقا ڕووی داوێت. بەڵێ دیارە بە پێی یاداشتەکانی خەزرەجی باس لەوە کە کامل ساجد دەو کاتە قایت فەیلق بووە ئەم ناوەی هەڵبژاردەوە و باس لەوە کە کامل ساجد پیاوێکی دیندار بووە. دیارەکە حیزبی باس ئەم ناوەی هەڵبژاردووە دوو ئامانجی لەبەر چاوگرتوویشیان کافراندنی کورد دووهەمیشیان حەڵالکردنی سەر و ماڵی کورد واتە بۆ ئەوەی بووە بۆ ئەمە بۆ ناوخۆ بۆ دیوی دەرەوەش دیارە بەکارهێنانی سوورەتی ئەنفال کاریگەری هەبووە لەسەر کۆنەستی وڵاتانی ئیسلامی و وڵاتانی عەرەبی کامە پرۆسەیەکی ڕەوایە پرۆسەیەکی حەڵاڵە و هەوڵدانێکە بۆ لە ناوبردنی کەسانێک کە لەوانێ زیان بە کۆی ئیسلام گەین لەگەڵ ئەوەی کە کورد لە سەدا 90 بەرەو ژووری لە کورد لە کوردستانی عێراق لە موسڵمان بوون. ئەم هەڵبژاردنێکی لێزانانە بۆ بۆی عەرەب جگە لە مەسەلە نەتەوە پەرستیەکەی مەسەلەی ئیسلامی شتێک هەڵاڵکردنەکە بکات. سەدام ئەمەی بۆ ڕژێمی بەعس بەگشتی کوشتنی ئەم خەڵکەی بۆچی بوو نەیەتوانی دانگرێ و تەواوێتریانی پاو پاڵ نەرانە چین کە واکە ڕژێمێکی وەک ڕژێمی بەعس کارێکی وا دڕندانە بکەن. پاڵنەریان پاڵنەری ئاشکرایە کە ئەو پاڵنەرانە کە لە ڕاگەیاندەکانی بەعس وە لە کۆڕ و کۆبنەوەکانی باسا باسییان لێوەکراوە پاڵنەرێکیشیان هەیە کە شاراون واتە ئامانجی سەرکی لە پاڵنەرە شاراوەکانە پاڵنەرە ڕاگەیانراوەکان ئەوە بۆ کە کورد مەترسیە لەسەر نیشتیمانی عەرەب کورد مەترسیە بۆ ئەمنی قەومی عەرەبی و کورد هۆی شکستەکانی سوپای عێراق بووە بۆ نمونە خەزرجی باسیەوە کە ئەڵێمە کاتێک کە چوینە جۆلان و چوین بۆ ئەوەی شەڕ لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بکەین ئێمە و سەرکەوتنەی کە لەبەر چامان بە بەدەستمان نەهێنا لەبەرەوەی سەربازەکانمان لە ناو عێراق کاتی خۆی سەرگەرمی بەگژاچوونەوەی یاخی بۆ کوردەکان بووین وە نەیانتوانێت وەرزشی مەشقێکی باشکەن لەسەر چەوکۆچۆڵ بۆ ئەوەی یەکێ لەوانە ئەوەی تریژ یەکێک لە پاڵنەرەکانی تر باسیەوەکەن ئەڵێ کورد واتە شۆڕشی کورد یەکێک بۆ لەو خەلەلانەی کە جێشی عێراقی ئەو دەستوەشانەی کە ویستوێتی لە حکوومەتی جمهوری ئیسلامی بۆشێنێ کەمتر کاریگەری کەمتر بۆتەوە لەبەرەوەی زۆرێک لە سوپاکەی لە کوردستانە سەرگەرمی مامۆستا بەڵێ ئەم لەگەڵ پێشمەرگای شەڕێتی مناڵێک وەکو لەوانی لەم ڕسمانە دەرەکەونش پیرێژنێک چ تاوانێکی هەیە ینی لەم حاڵەتەیە خۆی ئەنجامانی پرۆسەکە دیارە مێژوویەکی درودرێژی هەیە شۆڤێنی عەرەبی لە کۆنەوە ئەگەر ئێمە بێن لە سەردەمی تێزەکانی میشیل عەفلەق و دواتر حیزبی بەعس بەگشتی سیرکەین ئەبینین لەو کاتەوە کورد و ئەمازیغی و قبتەکان بە میوانێکی ڕزاگرانی سەر نیشتیمانی عەرەب زانەوە مامۆستا ئەنفال شتێکی تازەنیانی یعنی لە تاریخە ئەم ئەنفال زۆر لەسەر کورد ڕوویاوە بە تایبەتی یەزیدیەکان دەڵێن ئێمە 74 جار ئەنفال کرا بەڵێ وایە ڕاستە دیارە پێشتریش پێش ئەوەش لە ئەگەر گەڕینەوە بۆ سەردەمی میدیەکان و پێشتریش ئەبینین لەو تابلویانی کە ئێستا لە مۆزەخانەکان بە تایبەتیەوەی لۆڤەری فەڕەنسایە هەیە هەندێک تابلوی تیا باس لەو کۆمەڵکوژیانە ئاکا کە دش بە گەلی کورد کراوە ئەگەر بینە دواتر ئەبینین لە سەردەمی سەفەویەکان و عوسمانیەکان و دواتریش لەو سەردەمەی کە حکوومەتەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە تازە دەڵەما بن کار لەسەر ئەوەکەن کورد بە مەترسیەک لەسەر ئەو بەشەیە زانن کە لە ناو وڵاتەکەیانایە ئەمەش دیارە بۆچوونێکی شۆڤێنیە بۆ ئەوەی قۆرخی هەموو ئەو سەرچاوە ئابووری و جوگرافی و ژێرزەمینیانەی کوردستان بکەن بۆ توانێ حکوومەتی بەعس لەو کاتە ئەگەر لە 1970 مەجای بواە هەموو کوردی ئەنفال ناکرد بەو شێوەیە یا بەلانی کەم و تەرحیلی ناکردن بەڵێ دیارە من باسم لەوە کرد وتم پرۆسەکە بەو شێوەی لێکرا بوو جارێ ئەو کەسانەی کە ئامانجی یەکەمی لە
ئامانجی یەکەمی ئەنفالکردنەکە بوون کە ئەنفال ئامادەسازی و نەخشەسازی و ئەنجامدانی تیا بووە فەرەختە سوودیان کردوواتە بەشێکیان جیا کردوێتەوە سنوورێکیان جیا کردوێتەوە بۆ لە ناوبردن لە قۆناغی یەکەم و وەکو باس ئەکرێت دوای ئەوەگەرم قۆناغا بەسەرکەوتووی کۆتایی باتایە ئەکرا حکوومەتی باز بیل لە ڕاگواستنی شارێک بە کۆی دانیشتوانەکەی بکە کە شاری سلێمانی بوو مامۆستا وەک ئەوترا نەک هەر شاری سلێمانی لەو کاتا لە 1970 کاتێک کە ئەسکەریەکانیان گرتەوە قەراری 1950 بووە بزانم کورد ئەوانەی کە متەخەلیف بوون فیرار بوون لە کاتی شەڕا هەمووی بانکرانەوە بۆ ئەسکەری وەک بیسترا دوایی منیش بیستومە ڕەن قەرار دەرچووە کە ئەوانە هەمووی لەناو ببرن بۆیە بانکراونەتەوە کە وەردەوەردە لەناو ببرن پێت وایە ئەمە ڕاست بێن بەڵێ ئەگەر ئێمە سیر بگەڕێنەوە بۆ شۆڤێنێتی تورک بۆەوەی نمونە لەسەر ئەمە بینینەوە کاتێک کە ویستیان ئەرمەنیەکان قڕکەن هاتن هەموو کەسانەی لە ناو هێزی چەکداری خۆیان نابوو لە چەکدایان ماڵین وە دواتر ئەوانیشیان کۆکوش کرد لە عێراقیش یەکەم لێبوردنەکان لێبوردنێکی فێڵاوی بوون ئەمەی ئەرمەنیەکان تازە بوو ینی وان کردو بڵێن بەڵێکانە هەموو لە ناو بەڵێ بە پێ و سەرچاوانەی کێسە منیشی لەسەرەکەم یەکێک لە ئیشەکانیان هەنگاوەکانیان ئەوە بووە هەموو سەربازانەی کە لە ئەرمەنانەی کە لە ناو سوپای تورکیایە بوون چەکیان لێدا ماڵین و جیان کردوونەتەوە بە جیا لە شوێنێکی جیادایان ناون حکوومەتی بەئاستیش هەر لێبوردنێکی گشتی کە کردبێ ئامانجی لەوە بووە بەشێک لەوانەی کە لەژێر دەستی دەرچوون بیانیان تۆ ژێر دەستی خۆی بۆی دوای بتوانێت کۆمەڵکوژیانکە یعنی ئەمە 1950 بڕیارەکەت لای بەڕێزت نییە من ئێستا لە بیرم نییە بەڵام من کۆمەڵێک بڕیاری نزیکی 2000 لەو بەڵگەنامانە لە بەردەستمایە کە لە شوێنی جیاجاوە دەستمان کەوتووە من نازانم بڕیارەکە ژمارە چەنە بەڵام یەکێک لەو هۆکارانەی لێبوردنە گشتیەکان بۆ ئەوە بووە کە ئەو کەسانەی چەکیان پێڵە گیرێ بیان هێنەوە بەر دەستی خۆیان بۆی لە دواترا لە هەنگاوەکانی دواترا لەنایان بەرن. سەرڕای تێپەڕینی زیاتر لە سێدەیە بەسەر ئەم تراژیدیایەدا بۆچی حکوومەتی کوردستان و کۆمەلگای مەدەنی بە تایبەتی لە ڕووی میدیاییەوە نەیتوانیوە ئەنفال بە جیهان بناسێنێ و هاوتای کۆمەڵکوژی جوولەکە و ئەرمەنیەکان کێشەکە بە نێودەوڵەتی بکات ئەوە جگەلەوەی لەسەر ئاسی ناوخۆش کارەساتی ئەنفال بەنەوەی نوێ ناناسرێت بەو شێوەی کە پێویستە. مامۆستا ئەنفال ئەو پرۆسە بەدناوەیە کە بە بیستنی هەمومان تووشی جۆرێک لە کە ئابابین بە تایبەتی ئەوانێک کە بینیویانە ئەو بزانم بەڕێزیشت خۆت کە سوکارت ئەنفال کراون؟ بەڵێ زیاتر لە 200 کەسم ئەنفال کراوە. 200 کەس؟ لە نێوان هۆلۆکۆست مەرگەساتی ئەرمەنیەکان لە ساڵانی 1950 پێش ئەوە لەگەڵ ئەنفالە ئەتوانین مقارنەیەکیان بکەین بەیەکیان بچوێنین. خۆی هەرسێ پرۆسەکەواتە ئەنفالکردنی گەلی کورد و قەتڵعامی جوولەکەکان کە بە هۆڵۆکۆست ناسراوە لە جیهانە و هەروەها قەتڵعامی ئەرمەنەکانیش هەر هەموویەچێتە چوارچێوەی کوشتنی جەماعیەوە تا کوشتنی بە کۆمەڵەوە. بەڵام ئەوەی کە جیاوازیەکی هەیە ئەنفال لەوانی ترجیا ئەکاتەوە ئەوەیە کە ئەنفال پرۆژیان پرۆسەیەکی بڕیار لێدراوی پێشوەختەی حکوومەتی عراقی ئەو کاتە بووە یان ئەنجومەنی شۆڕشی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی عراق کە بە بڕیاری 160 لە 29 ئازاری ساڵ 1970 بڕیاری لێدا بە کاڵاکردن و بە شەمەکردنی مرۆڤی کورد بوو. ئەگەر بەراوردی بکەین بە هۆڵۆکۆست و ئەرمەنەکان ئەوان زیاتر کوشتن و لە ناوبردننی گەلێک بوو بەڵام ئەنفال بەراورد بەوەی کە بەرگێکی ئاینی کرا بەبەرا لەلایەن حکوومەتی بەعسی عێراقەوە هاوکات هات مرۆڤی کوردی کرد بە کاڵاو شەمەک واتە بە غەنیمە و بە دەستکەوت تەعاملی لەگەڵاکردن بۆ ئەوەی ئەمژهانی ئەو کەسانە بات کە لە پرۆسی ئەنفالە بەشدار بوون کە کارکتەری سەرەکی ئەنجامدەری ئەنفال بوون ئەوەی کە ئەکوژن وەکو کاڵا سەیری بکە ئەوەی کە دەستی ئەکەی وەکو غەنیمە دەستکەوت بێ بۆیە ئەنفال بە جیاوازی قەتڵعامی ئەرمەنەکان و بە جیاوازی کوشتنی جوولەکەکان و قەتڵعامی جوولەکەکان بە شەمەکردنی مرۆڤی کورد بووە. ڕای بەڕێزت بێت یعنی ئەنفال
لە هۆلۆکۆستیش و لە ئەرمەنیەکانیش مەرگەساتتر بوو دڕندانەتر بووە زۆر دڕندانەتر بووە چونکە بۆ نمونە هیتلەر کاتێک کە قەتڵ عامی جوولەکەکانی کردو بە هیچ شوێک بەرگێکی ئاینی مەسیحی نەکردو بە بەرابێ قەتڵ عامی جوولەکەکان بکات تەنها و تەنها ئەوە بۆ ڕقێکە بووە لە ناخا بەرامبەر بەرگی ڕەگەزپەرستی بەبەراکرد بالضبط بەرگی ڕەگەزپەرستی بەڵام هیچ بەرگێک ئەوەندەی بەرگی ئاین خەتەرناک نییە بۆ لەبەرەوەی ئەو کارکتەرانەی کە لە پشت ئاینەوەنیان ئەو کارکتەرانی کە تو هانیانەدەی ئاین بکەن بە بەشێک بۆ ئەنجامدانی تاوانێک ئەوە بە تاکی دڵسۆزانەتر ئەنجامیدەن و مخلیسانەتر ئەنجامێدەن بە عیبادەتی ئەزانن و کوشتنی کەسەکان بە جیهاد ئەزانن و هەروەها ئەوەیش کە خۆشیەکە بە تێکۆشان و بە جیهاد لە پێناوی خوای زانن بە پێچەوانەوە ئەوەی ئەرمەنەکان و ئەوەی هۆڵۆکۆست بە هیچ شێوەیەک لێوانلی و نەبووە یان ڕەنگڕێژ نەبووە یان بارگاوی نەبووە بۆی کە تۆ بێبەرگێکی ئاینی بکەیت بە کوشتن و بەخۆڵکردنیان باشە مامۆستا بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین بۆ نمونە بڵین ئەرمەنیەکان لە ساڵانی 1950 بەرەوسەر و لەو بینەیە یعنی یەک سەدەیە باشە هۆڵۆکۆستیش لە 45 پێش 45 یعنی ئەوش زیاد لە 75 ساڵ بەسەرات تێپەڕیەوە ئەوان تا ئەساش وەک دوێنێ ڕوویدای بە باسەکرێت لە ڕاگەاندنا لە کتێبە لە بخوسە بەڵام ئەنفال خەریکە بە هەر بیرمانەچێتەوە وەک ئەوەی شتێک نەکرابێ بەناوی ئەنفالەوە ئێمە بەڕاستی ئەمە دوو فاکتەرە فاکتەرێکیان نەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە ساتی ڕوودانی کارە ساتەکە یا بەڕاستی میدیایەکی ئۆتۆمان نەبووە یا میدیایەکی لاوازمان نەبووە یاخود میدیایەکی ئۆتۆمان نەبووە کە بتوانێت دەنگی ئەو خەڵکانی کە ئەنفال کراون یاخود پاشماوەی ئەنفال کراوانن بگەێنێتە جیهان ئەرمەنیەکانیش وا بوون ئەرمەنیەکان جیاوازن کە ئێسەیە مەسەلەی یەهودی و یان ئیسرائیلیەکان ئەوان لەو کاتەیە علامێکی زۆر باشیانە بوو توانیان لوبیەکی زۆر گەورەی جوولەکە بکەن بۆ نمونە من یەک نمونەت بۆ ێنمەوە 24 جار لە ساتی ئەنجامدانی ڕووداوەکەیە لاپەڕی یەکەمی نیویۆرک تایمز تایبەت کراوە بە هۆڵۆکۆستی جوولەکەکان ئەرمەنەکان بە هەمان شێوە لە دوای جەنگی جیهانی دووەمە بە هەماشی ئەوانش دەستیان کردو بە بەرەمێنانی دەیان فیلمی سینەمایی و دەیان فیلمی دیکۆمنتاری و مقابلە و چاوپێکەوتن لەسەر ئەوانەی کە لە دوای ئەرمەنەکان بەجێماون و لۆبیان دروست کردو لە پەرلەمان و لە منەظەماتی نێودەوڵەتی لە هەموو ئەم شوێنانەیە توانیویانە ڕێیەکی گشتی عالەمی لەسەری دروست بکەن هەرچی هۆڵۆکۆستە بۆ نمونە من هەندێک داتات بەمێ تا ئێستا 300,000 دەق و وتار لەسەر هۆڵۆکۆست نووسراوە لە هەموو عالەمە بە زمانی جیاواز و بە سەقافەتی جیاواز 3500 فیلمی سینەماییان بەرهەمهێناوە زیاتر لە 10,000 کتێبیان لەسەر هۆڵۆکۆست بەرهەمهێناوە بەدەیان ئەمە چێ؟ ئەمە ئیعلام و وەزارەتی دەرەوەی ئیسرائیل و ئەو میدیایانەی کە ئیسرائیل توانوێتی بیان کڕێت یاخود لاپەڕیان لێ بکڕێ یاخود پارەی بۆ تەرخان بکات باشە مامۆستا بابێنە سەر کوردستان ئێمە لەنەوە یەکەوە ئازادین یعنی ئەمان توانی هەموو شتێ بکەین کورد بووە هیچی نەکردو بۆ ئەم مەسەلەیە بەشێکی وابەستەیە بۆی کە میدیای ئەمە میدیایەکی کەم تەرخەمە من توێژینەوەیکی زانستیشم میدیای ئێمە کەم تەرخەمە بەڵام حکوومەتیش لە پاڵیا نەیتوانیوە میدیایەکی نیشتیمانی دروست بکات کە دەعمێکی مادی گەورەی ئەم میدیایە بکات وەکو پرۆژەیەک سەیری بکات بۆ مەسەلە نەتەوایەتەکان و بێت وەکوەوەی کە ئێمە چۆن بۆ ئەرمەنەکان چیان کردووە جوولەکەکان چیان کردو بۆ هۆڵۆکۆست ئێمەش بین هەمان ئەو شتانەی کە ئەوان کردویانە بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری بکەین ڕەنگە تا ئێستا 10 فیلمان لەسەر یان 10 فیلمی سینەماییمان لەسەر بۆ نمونە ئەنفال نەبێت لە کاتێکا وەرە ئێمە ئەگەر بەراوردێکی بکەین گەورەترین بەش لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و لە CIA ئەمریکا بەشی سینەما و ڕاگەیاندنە ئەوان لەو ڕێگەیەوە هاتوون هەرچی شتێکیان هەبێت لە ڕێگەی سینەما و بەجیهانیەکەن چونکە زمانی سینەما و زمانی فیلم و زمانی میدیا زمانێکی هەموو عالەمیە هەموو کەس دەتوانێت باسانی کەم تەرخەمێکە لە حکوومەت و لە ئەحزابی دەسەڵات و لە هەموو ئەم کۆمەڵگە خۆیەتی وەکو بڵێ کۆمەڵگەی کوردی تووشی فقدان زاکیرە بووە خۆی حقیقت ئێمە یەکێک لەو ئەرکانەی کە لەسەرمانە بۆ ئەوەی ئەنفال بە هەموو دنیا بناسیێنین یەکەم شت دەبێت لە نەوەکانی خۆمانەوە دەست پێ بکەین چونکە ئێستا نەوەیەک لە دایک بوو هەر نازانێن ئەنفال چییە هەر نازانێت کۆڕۆچیە هەر نازانێت ئەڵەبجە چییە بۆیە ئێمە پێویستە لە ڕێگای میدیاوە لە ڕێگای بەرهەمهێنانی دەیان فیلم و لە ڕێگای دروستکردنی مۆزەخانەیەکی زۆر گەورە نەک ئەم پرتکەی مۆزەخانە لە شار و شارۆچکەکانی کوردستانە لە ڕێگەی بەرهەمهێنانی دەیان کتێبەوە لە ڕێگەی مقابلەکردنی شایەت حاڵەکانی ئەنفالەوە بین ئەمانە بنەوەی نوێ بناسیێنین دواتر بین کار لەسەر ئەوە بکەین کە ئەنفال بە هەموو جیهان بناسیێنین کار لەسەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەین کە لەسەر کە لە بواری مافی مرۆڤ کارەکەن ئەو شایەت حاڵانەی کە لە دوای ئەنفال ماونەتەوە ئەو
بوارە جۆر بە جۆرانە یان ئەو لایەنە جۆر بە جۆرانەی ئەنفال بە دنیا بناسیین چونکە هەر لایەنێکی بگری دنیا کە دەیان کارەساتی تایە ئێمە دەیان خەڵکمانەیە دەستگیرانی لە ئەنفالا ڕۆیشتوو هەتا ئێستا کە زاوڕینە دەیان خەڵکمانێت دایک و باوکی لە ئەنفالا ڕۆیشتوو بە تاقانەی ماوەتەوە دەیان خەڵکمانەیە و جلوبەرگەی کە سوکارەکەی هەتا ئێستا یەشتوێتەوە عادەتەن ئێمە ئەگەر هاتین کارمان لەسەر کۆی لایەنەکانی ئەنفال کرد لە ڕووی میدیایەوە ئەو بە تاکید دەتوانین خزمەتێکی گەورەی ئەنفال کراوان بکەن و هەروە لە سەر ئاستی نێودوڵەتیشا بتوانین بە جینۆساید بناسین. ئەگەرچی بەشێکی زۆری تاوانبارانی ئەنفال بە سزای تاوانەکانی خۆیان گەیشتن بەڵام ئەنفال پرۆسەیەکی کاتی نەبووە بەڵکو ئەگەرەکانی دووبارەبوونەوەی بەردەوام لە ئارادان وەک ئەوەی لە شنگال بەسەر کوردانی یەزیدی داهات بەڵام هوشیاری نەتەوەی و بەجیهانیکردن و بەهێزبوونی دەستگاکانی کوردستان دەرفەتی دووبارەبوونەوەی لاواز دەکات.